ڕەمەزان مانگی هەوڵ و تێکۆشانە بە پێچەوانەی خەڵکانێکۆ کە ئەیکەن بە مانگی خەو لە جاتی ختمی قورآن ختمی خەوی دەست پێکەن یعنی من سەیرم دێ خەڵکانێکی هەتا سعاتێک و دوی نیوەڕۆ هەڵاسن نەخەو هیوا هەیە بیستومە نیوەڕۆ هەڵەسەیە نوێژەکەی کاو جارێک تێخەوێت تۆ تا نزیکە عەسر یعنی تۆ تەسەور کە هەموو ڕۆژێکت ئاوا بڕوا چی ئیسفادەیەکت لە مانگە کردووە ئەگەر تەماشای مێژووی ئیسلام کەی زۆرێ لە فتوحات زۆرێ لە جەنگەکان لە مانگی ڕەمەزان ناکراوە فتحی مەکە لە مانگی ڕەمەزان ناکراوە یعنی ڕەمەزان بەعکس و ئینسان بەهێزەکە ئیرادەی ئینسان بەهێزەکە یەکێ لە تایبەتمەندیەکانی ڕەمەزان کە لە مانگەکانی ترانیە شەیطان کۆتەکرێت جا خەڵکێ بە هەڵا لەوە تێگەیشتووە کە ئەڵێ کاتێکە پێغمبەری خوا فەرمێ وەسولسیلەتی الشەیاطین شەیطانەکان کۆتەکێن وما ڕەدەت الجن هەروها جنە یاخیبووەکان سەرکەشەکان ئەوانەی کە ئەزیەتی ئینسانەکان دەن کۆتەکرێن ئەڵێ باشە ئەگەر وایە ئەم خەڵکە بۆ گوناهەکە نا یعنی توانایان لاوازەکرێ یعنی مە یەکێکە لە دەرفەتەکان کە لە مانگەکانی تران نییە ئەو شەیطانێک کە لە مانگەکانی ترا زۆر بە ئاسانیەت خەڵەتێنێ لە مانگی ڕەمەزانە ناتوانێت ئەوەت لەگەڵا بکە هێزی کەمە بێتەوە توانای فریودانی کەمە بێتەوە